بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهديه وصار على نهجه إلى يوم الدين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. خۆشەویستان، بەردەوامین لە شیکردنەوە و وانەکانی علوم القورآن گەیشتینە دەرسی نۆیەم لاپەڕە 193 لەوانەی نۆیەمین. لە وانەکانی ڕابردوو چەند وانەیەک لەمە و پێش باسی بابەتی قیراءاتمان کرد، لە کۆتایەکەی باسی تەجویدمان کرد. جا پێم خۆشە لێرە هەروەکو کە زۆر لەسەر ئەو بابەتە قسەمان کرد و مامۆستا گرنگیەکی زۆری پێدا بوو کە ئەو کتابە خۆی ئەبینێتەوە لە 4 فەسڵ، لە 4 بەش. تقریبا مامۆستا ینی نووسار بەشێکی تایبەت کردبوو بە بابەتی قیراءات و ئەو بابەتانە. لێرانە ینی هەرچەندە ئەو ڕۆدەچینە خزمەت بابەتێشتکە، بەڵام کە ببێتە ینی باسکردنیەک باسێکی خێر لە بۆ ئەو زانا گەورە کوردەی کە ناوی ئیبن جەزەری بوو، کە زۆر ناومان هێنا، زۆر گەڕاینەوە سەری، تەنانەت باسمان کرد کە دوو زانای گەورە لە بابەتی قیراءات دەستێکی باڵایان هەبووە لەو زانستە زۆر زانایان گەڕاینەوە سەریان، ئیبن مجاهید و ئیبن جەزەری، کە نێوانیان نزیکەی 500 ساڵ بۆ ئەو لە 234 ئەفەن لە 324 وەفاتی کردیە ئیبن مجاهیدی بەغدادی، ئیبن جەزەریش لە 833 کە وەفاتی کردیە. جا ئیبن جەزەری کە ناوی محەممەدی کوڕی محەممەدە، ئەو زانا بەڕێزە لە بەرەکەتی خوای پەروەردگار دایتیە بابی نزیکەی 40 ساڵ بۆ ژنی هێنایە، منداڵی نەبووینە، دەچێتە سەفەری حەج، لەوێن دەرئاوی زەمزەم ئەخواتەوە بە نیەتی ئەوەی کە خوای گەورە ئەولادی بداتێ، منداڵی بداتێ، کە پێیانبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ماء زەمزەم لما شرب له والله أعلم أو كما قال الرسول صلى الله عليه وسلم. يعني حديثك لو بابەتە هاتیە بەو نیەتە ئەخواتەوە خوای پەروەردگار دوای 40 ساڵ ئەو کوڕە چاک و پاکیە داتێ کە ناویشی ئەنێ محەممەد. 3 پشت لەسەر یەکتی نایان محەممەد بۆ. تەنانەت ئیبن جەزەری کە کوڕی خۆشی ئەبێتەوە عالمێک لە بەردەستی خۆی پێ ئەگاتن، ئەویش ناوی لێناوە ئەحمەد، یعنی 4 پشت لە دوای یەکتی ئەحمەد و محەممەد. لە بەرەکەتی ئەوە ئەو پیاوە تەمەنی نزیکەی 82 ساڵە بێ، لە 750 لە دایکە بێ، لە 833 وەفاتە کاتن، نزیکەی 82 ساڵ لە خزمەتی قورئان و قیراءات و تەجوید و ئەو بابەتانە ئەبێ، و زۆر شار و وڵاتی مسلمانان ئەگەڕێت. تەمان ئەو کاتی ئەو سنوورانە نەبووینە، یعنی تەنانەت یعنی وڵاتانی ئیسلامی ئەو مەرکەزە بە قووەتانە لە شەرق و لە غەرب هیچیان نامینێتن کە نەگەڕێتن، یەمەن و حیجاز و قاهیرە و بەغدا و منتیقەی فارس و شام و منتیقەی ڕۆم و هەمووی دەگەڕێ، دوایە تا لە شیراز وەفاتە کاتن. جامە بەسمان لێردا چوو بە حەقەت کە لە بابەتی قیراءات زۆر لەسەری وەستانی وەکو بەرەکەتێک، یعنی بڕواکەن لە ژیانیدا باسی شتێکە کاتن، ئیترا من دەیجێڕمەوە حکم نادەم، ئەڵێ ئەو ڕۆژەی کە دەمرێتن خەڵک سڕە ئەگرن ئەوەی کە دەگات بە جەنازەی ئیبن جەزەری دەستی لێبدا وەکو تەبەڕوک. ئەڵێ ئەوەی کە پێی ناگاتن کە یەکێک دەستی پێگەیشتە دەچن دەستی لەوێ دەنەوە وەکو تەبەڕوک کە دەستی بە جەنازەی ئیبن جەزەری گەیشتە. ئەوە نووسراوە، ئیتر من حکم نادەم. باشە، بەسمان لێرەدا چییە؟ مەبەستم یەک نوقتەیە کە ئەوم جێراوە لە خزمەت بوونی قورئان زۆر مهمە. جێبەجێکردنی فەرمایشتەکانی پێیانبەری خوا صلی الله علیه وسلم بەرەکەتی گەلێک زۆرە. ئەو پیاوە چاکە کە بابی ئیبن جەزەریە بەو نیەتەیە خواتەوە لە حەج، خوای گەورە لە ڕەمەزانی ساڵی 750 دەیداتێ، لە دوای تەراویح، لە شەوی جومعە لەسەر پێنجشەم، عەفوەن جومعە لەسەر شەموو لە دایکە بێتن و لە ڕۆژی جومعەش وەفاتەکە. یعنی هەمووی دلیلی خێرن
لەوەی پابەندبوون بە قورئان جێبەجێکردنی سنت. خی گەورە ئینشاءالله وامان لێ بکە کە زۆرتر و زیاتر ژیانی ئەو بەڕێزانە وامان لێ بکە، یعنی بەرەو قورئان بچین و ئینشاءالله لە خزمەت قورئان دابین، چونکە ئەوە بابەتێکی عەمەلیە. یعنی ئەکرێ هەندێک دەرس کە باسی کەین هەر نەزەری بێ، بەڵام کە باسی زانایەکەکەی بە عەمەلی ڕوویدایە زۆر کاریگەری دەبێتن. لە فەصلی چوارەم کە دەرسی ئەو ڕۆمانە مامۆستا باسی ئەوەیە کات تەفسیر القورئان الکەریم، باسی تەفسیری قورئانە کاتن. بێگومان دووبارە زۆر ئیهتیمامی بەوەی داوە، یعنی دەبینین کتابەکانی دیکە یعنی بابەتێکی زۆر یاخود بەشێکی گەورەیان لە بۆ ئەوە نەکردیە، بینی هەندێک بابەتی دیکەیان زیاتر گرنگی پێداوە. لە کاتێکدا مامۆستا یعنی فەصلێکی کە لە یەک لەسەر چواری تایبەت کردیە بەو بابەتە، بە ئیعجازی قورئان و تەفسیری قورئان و ئەوانە کە دێنە خزمەتیان. طبعا کەلیمەی تەفسیر دەلالە لەسەر بەیانی معانی ئەلفاظ کاتن یاخد کەشف و ڕوونکردنەوەی ئەو بابەتە دیار و ڕوونکردنەوەی وشەکان. ئەو وشەیە یعنی وشەی تەفسیر زۆرتر ئیضافە کراوە، نیسبەت دراوە لە بۆ لای قورئانی پیرۆز، لە بۆ لای قورئانی کەریم. یعنی کاتێکەوە یعنی وشەی تەفسیر لە ڕاستیدا تایبەت نییە بە قورئان، بەڵام زیاتر نیسبەت دراوە و ئەو مانایەش یعنی لەگەڵ مانای لۆغەوی هیچ لێک دوور نینە، چونکە کە دەڵێن ڕاوەی تەفسیر یعنی شیکردنەوەی ئاەتەکان و ماناکانی. جا کەلیمەی تەفسیر مەصدەری فەسەرەیە، فەسەرە یوفەسیر و تەفسیرەن لە بۆ تەکثیرە ئەو بابی بڵێن تەفسیر، فعل یفعل تفعیلا لە فەسری هاتیە. فەسر یعنی بەیانکردن و ڕوونکردنەوە، دەگوترێت فەسەرە الشەیئە يفسره فسرا يعني أبانه روني كردوا بهما شيء فسره بتشديد يعني أو بابك لزباني عربي دالت علماء الصرف دلن الزيادة في المبنى تدل على الزيادة في المعنى. هركاتك وشيك كبيتيش دخلت السريع بزوري وايا أو بيتا معناهك لقال خدني ذا تفسير يعني زور كرنوا بتشديد عيني. فالتفسير في أصل اللغة يقصد به كشف المراد عن اللفظ المشكل، يعني ڕوونکردنەوەی ئەو وشانەی کەوا وەک بڵێن جۆرێک لە غامزی و نادیاریان تێدایە تەفسیر بەو ئەرکەی هەڵەستێتن کە ڕوونی ئەکاتەوە. و وشەی تەفسیر تەنها وشەیەک نەبووە کە لە بۆ ئەو مەبەستە بەکار هاتیە، لەگەڵ وشەی تەفسیر معانی القورئان بەکار هاتووە، یعنی چۆن گوتراوە تەفسیری قورئان معانی قورئان بەکار هاتیە، تەویلی قورئان بەکار هاتیە، بەڵام مستەڵەحی تەفسیر زیاتر زاڵ بووە بەسەر لێکدانەوە و ڕوونکردنەوەی تەفسیری قورئان هەر لە کۆنەوە. بۆیە کە دەڵێن یعنی علم و تەفسیر لە بۆ ئەو باس و بابەت و هەوڵ و ماندیبوونەی زانایان بوویتە ناو بوویتە عەلەم کەوا جوودی ئەنسەرف کردیا لە بابەتی لێکدانەوە و ڕوونکردنەوەی مانا و واتە و مەبەستەکانی قورئان. جاء إمامي زركشي لبرهان دا بو شوازة تفسيرك أفرمي التفسير علم يعرف به فهم كتاب الله المنزل على نبيه محمد صلى الله عليه وسلم وبيان معانيه واستخراج أحكامه وحكمه. تفسير زانستيك كبيرون كريتوا فهم يعني بيد زاندرية فهم ليقدانوا تيجيشتني كتابي خدای پەروەردگار الله سبحانه وتعالى کە ڕەوانەی کردیە بۆ سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم و بەیانکردنی ماناکانی واتاکانی و دەرهینانی ئەحکام و ئەو حکمانەی کە خوای پەروەردگار لە قورئاندا نازلی کردیە، ئەو هەموو ئەمر و نەواهیانە و حیکەم و ئەو مەبەستانەی کە خوای پەروەردگار لە قورئاندا مەبەستیتی کە مخاطبەی عەبدەکان و بەندەکانی خۆی پێ کردیە. دوبارة الشريف جورجانيش بو شوازة تفسير كافر التفسير في الأصل والكشف والإظهار، وفي الشرع توضيح معنى الآية وشأنها وقصتها والسبب الذي نزلت فيه بلفظ يدل على دلالة أو دلالة واضحة. تفسير لأصل دا معنى كشف ورنكرنو إظهار نشانداني معنى مبستي وشكانة لشرع جداوات الاصطلاح دا طبعا ما هر وشي كورجرين عادة لكتابي زانياني كون ئێستاش بڵێنەوەی باحیثێکی حەقیقی بێتن، هەمیشە دوو لێکدانەوە ئەکەن، هەم لە ڕووی لۆغەوە کە تێکرای خەڵک یاخود خەڵکی معتەبەر
ئەو شێ لۆچی بەکاردێنن لە ڕووی زبانەوانی و لە ڕووی ئیستیلاحەوە کە زانایان سوڵحیان کردیە ئەو شێ لە بۆ ئەو مانایە بەکاردێ لە لای ئەو زانایانە لەو زانستەدا دەڵێ ڕوونکردنەوەی مانای ئاەتە و شەئن و شکۆی ئاەتەکە و قسە و ئەو بڵێن ڕوودابوو چیرۆکانی کە لە قورئاندا هاتیە ئەو سەبەبەی کە لە بۆی نازل بووە بە وشەیەکەوە دەلالەت لەسەر ماناکە کات و وشەیەکی واضح حتمما دەبێت تەفسیر وشەیەکی ئاسان بێ ئەگەرچی لە خلالی ئەو بڵێن سەدانەی کەوا زانایان تەفسیریان لە بۆ قورئان کردیا جاروە هەبووە یعنی تەفسیری زانایان زۆر ڕق بووە ڕەکیک بووە یعنی وشەی زۆر قورسیان بەکارهێناوە لە کاتێکدا پێویستە ئەو وشانەی لە بۆ تەفسیر و لە بۆ زانستەکان بەکاردێن ئاسان بێلەوەی خەڵکێکیش دەستی بە ماناکانی بگاتن بەڵام لە جاری شوە هەبووە کە وشەکان زۆر قڕس بووینە وەکەڵێ ڕەکیک بووینە کە سەلیس نەبووینە جا دەکرێ بڵین زانستی تەفسیر یەکێکە لە هەرە زانستە سەرەتاییەکان کەوا نەشئەی کردیە و کۆکرایتەوە لەلایەن زانایان و نەشئە و گەشەکردنی ئەو زانستە پەیوەندیدارە بە نازڵبوونی قورئان و خوێندنی و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەم مفەسیرە لە بۆ قورئان یەکەم کەسێکەوە قورئانی تەفسیر کردیە کە دێنە سەری لە پاشاندا زانایانی ئەسحاب خۆیان لێ ڕازی بێتن بە تایبەت عەبدوڵای کوڕی عەباس کە ملقب بووە بە تەرجمانی قورئان لە پاشاندا تابعین لەوانیان وەرگرتیەوە کۆمەڵێک مفەسیری گەورە پەیدا بوون لە دوایەدا کە جوهدێکی زۆریان سەرف کرد لە تەفسیری قورئان ئەو بابەتە طبعا تەفسیر زۆر پەرەیسەن لە عەسری تابعین و تابعی تابعین و طبعا هەموو بە زانایان بە طەبەقەیان دانایە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێستا دێن بڵێن دوایە منهەجەکان دەگۆڕێتن یعنی هەر زانایان بە شێوازێک تەفسیریان کردیە هەبووە تەفسیری قورئانی کردیە لە ڕووی ئەثەر و جێرانەوەی سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم یعنی بە پێی سیرە و سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەفسیری قورئانی کردیە یاخود لە قورئانەوەی وەرگرتیە دواتر هەبووە لە جانیبی لۆغەوی تەفسیری قورئانی کردیە و هەبووە زانای دیکە لە ڕووی ئەحکامەوە کە بڵێن نووسەر ئاماژەی پێکردیە بەو جۆرە زانا و مفەسیرانە بۆیە لێرە باس ناکەین واتە ئەو بابەتە ڕەنگدانەوەی هەبووە بەسەر تەفسیردا زاناکە بە چ متەئەثیر و کاریگەر بووە بەو شێوازە یاخود پێداویستی خەڵک یعنی بۆ نمونە لەو ڕوانگەیەوە تەفسیر نەبووە ئەو زانایە کە لە زۆر زانست بارع هەبووە یعنی بارع بووە لێهاتوو بووە دەستێکی باڵای هەبووە هەستاوە لەو لایە کەلەنێکی پڕ کردیتەوە کە تەفسیری قورئانی بەو شێوازە کردووە لەبەرچی وا دەڵێن چونکە جاری وایە زانایەکە کە ئیحتیمامی بە لایەکی داوە لە هەمان کاتدا لایەکانی کەشی فەرامۆش نەکردنیە بەڵام لایەنێکی زانستی زیاتر تێدا ڕوون کردیتەوە جا طبعا ئەو جوود و هەوڵ و کۆشەی زانایان یعنی وەنەبێ کۆتایی پێهات بێ بە هەمیشەیی ئەو بابەتە بەردەوام بووە هەتاکو ئەو ڕۆژ یعنی هەر بەردەوامە و ئێستا ئەو کاتێ ئەمە قسەی تێداکەین زانایان بە هەموو زبانەکان خەریکی تەفسیر و ڕوونکردنەوەی قورئانی پیرۆزێن ئەوەش جوهدێکە کە یعنی مفەسیرین هەر لە سەردەمی سەحابەوە خۆیان لێ ڕازی بێ سەرفیان کردیە و بەڕاستی کاریگەریەکی زۆریشی هەبووە لەسەر پەرتوخانەی ئیسلامی هەرچەند مامۆستا لێران دەڵێت في المكتبة العربية الإسلامية بەڵام بەڕاستی ئەوە نوعا ما ئەگەر إن صح التعبير زوڵمێکە ستەمێکە لەسەر مەکتەبەی ئیسلامی چونکە خۆزانایانی مفەسیرین و محەدیثین و زۆرێک لەوانە کە بە عەرەبیان نووسیوە لە بەرچاوی ڕەشی عەرەب نەبووە دوایش ئەو نەهزەیە اعتیباری لۆغە و ئەوانە نەکراوە خزمەتی قورئان و فەرموودە بۆ بەو زبانەی ئەجینا دواتر کاتێک کە بەڕاستی ئەو وەزعانەکەتن زانایان بە زبانی خۆیان نووسیوە و ئێستاش لەگەڵدا بیتن زۆرێک لە مفەسیرین بە لۆغاتی دیکە یعنی قەرضاوی باسی ئەوەیە کاتن کە لە ئەفغانستان و پاکستانەوانە ئیوا هەیە زۆر شارەزای قورئانە باسی مێر منداڵانەکە هەڵێ نازانی بە عەرەبی قسە بکە بەڵام هەموو قورئانی لەبەرە ئاگاداری یعنی زۆرێک لە بابەتەکانی قورئانە ئێوە کەواتە مەکتەبەی عەرەبی نییە مەکتەبەی ئیسلامی لێ بەڕاستی حەسڕکردن لە بابەینی دوو قەوسین پێم وایە شتێکی باش نەبیتن بۆیەش نەتیجەکەی باش نەبوو
زمان صار خلال أو فصدا باسي چوار شتكاتن مبحثية كم نشأة علم التفسير باسي علم التفسير كاتشون قشوا نشأوا نماي كرديا دواء باسي كومالك مفسرين مشهورة كاتن لتفاسير قديم لو رافا كاراني لكونه وتفسيريان كردي دواء علم التفسير أو زانستا لعصر حديث لو سردمان دا دواء خلاصيك لأصول التفسير زانستي تفسير كوش براسي زانستا دواء باسي إعجازي قرآن كاتن لخلالي بينت مبحثي كم نشأة علم التفسير يكميان كباسي تفسير القرآن في عصر النبوة بابتي شيء مهمة تدويني زانست إسلامي كان بيقومان كوم يعني برك دواكوت لسردمي بيامبري خواه صلى الله عليه وسلم أو تدوين النكرة بلا منش أو بيجان يعني قشة كردني أو زانستانا تایبەتە بە فترە و زەمەنیە کە تەفسیر پەیوەندیدار بۆ بە خوێندنی قورئان لەبەرەوەی خوێندنی قورئان ڕاستە لەگەڵ ئەوەی کە عیبادەتە بەڵام لە خودی خۆیدا ئەوەندە مەبەست نییە بەڵکو ئەوەی کە هەیە مەبەست لێ تێگەیشتنە تێگەیشتنیش واتە تەفسیری قورئان واتە لێوردبوونەوە و چوونە خزمەت مفاهيم ومبستكاني قرآن خواي پروردگار چما پێ فەرمیتن ئایا ئەو ئەمرونەیانە چینە کە لە قورئان دایە بەڵام لەبۆ کەسێکی نەخوێندەوار و بێ ئاگا بێگومان ئەمە ناڵن با نەخوێنیتن با و عیبادەتە ئەنجام بداتن تەنانەت پێیامبەری خوا صلی الله علیه و سلم کە باسی سوورەی ئیخلاس ئەکاتن یعنی ئەگەر هەر هیچی لەبەر نەبێ با سوورەی ئیخلاس بخوێنێتن جا خواي پروردگار لو بابتدا يعني لو باريو أفرمي كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياتي وليتذكروا أولو الألباب وبلكو يعني حذر أداة لبي آقاي لتلاوتنا أفرمي أفلا يتدبرون القرآن أم على قلوب أقفالها تدبور وتتفكروا باليكرنوا أوش ما نايتيا يعني تيجيشتن وتفسير كردن ورافة كردني قرآن جابوية بيانبري خواه صلى الله عليه وسلم بهميشا صحابي فيرا كردن كلمانا ومبستكاني قرآن بكن هروكو يعني خوێندنەوەی ئەصحاب لەسەر ئەوە ڕاوەستابوو کە لە ماناکانی حاڵی بن لەو بارەوەش کە ئەبوو عەبدوڕحمانی سولەمی ئەفەرمێتن پێیان یعنی لێیان جێڕایمەوە کۆمەڵێک لەوانەی کەوا قورئانیان بە ئەبوو عەبدوڕحمان گوتیە ئەبوو عەبدوڕحمان هەبوو لە سیلسیلەی عاصمدا بوو کە ئیمامی عاصم لەی وەرگر بوو ئەویش لە سەحابانی وەرگر بوو خۆیان لێ ڕازی بێتن ئەفەرمێ ئیمامی عوتمان و عەبدوڵڵای کوڕی مەسعود و ئوبەی و کوڕی کەعب وانە کە پێیامبەری خوا صلی الله علیه و سلم هەر کاتێک دە ئاەتی فێرەکردن تێناپەڕین لەو دایەتانە حتا فێرە بوون لەمانە مەبەستەکانی تا ئیشیان پێکرد بۆیە ئەفەرمێ چۆن قورئانی فێرکردین ئەوهاش کار و کردەوە بە قورئانی فێرکردین پێکەوە کەواتە والعمل يقتضي الفهم ومعرفة المعاني ئینسان کاتێک کەوا ئیش بە قورئانەکە کە لەمانای بگا لە ڕاوە و مەبەستەکانی بگاتن جاء لتواوي تعليم رسول الله صلى الله عليه وسلم لا تيجانديني بيامبري خاص صلى الله عليه وسلم لبو خلشي لرون كرنوي معنا ومعرفة قرآن أو بك خواي پروردگار فرميت درباري وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون لباشان دا سنتي بيامبري خاص صلى الله عليه وسلم قرآن رونكاتوا ودلالة لسر معنا وبسكاني قرآنك وتعبير لأداتوا بوي أو بابتش سبا قولي بيت سبا عملي بيتن براستي أواني ليرانا دجا فرمودن براستي بعقلا أقرتي لو سكوية أو قصة جوانية بكارين بلان براستي بعقلا دوبارية كينوا شو كناكري تزاتي بيانبري خواه صلى الله عليه وسلم مفسرية كما سيرو سنتي بيانبري خواه صلى الله عليه وسلم لولا يداني بتابع شي سوق تاي تبكي بس قرآن يا أخا وكردوار دالي برخوكا أخاتو شون لا قرآن أجي أجر بيت السنة وسيرتي بيغمبر نبي صلى الله عليه وسلم جاء قول قيلي واتلو دينوا دورة أسورين كاشتكان هيت معتبرنية يعني أوهم زانا قورانا لو ترخزيريناني إسلام لو بغداي كدا كلي لعلماء يعني جيجا لشرق وغربي عالمي إسلامي ولا عاصمي إسلامي ئەتوو بڵێ هیچیان بە خەیاڵدانە بی جەنابەت پاشی 14 قەڕن بە خەیاڵت دابێ وەڵای سونەت جێگەی پشت پێبەستنیە ئەخە ئەوە موتوربەیەکی عەلمانیە لە ناو خەڵکی ئیسلامی هیچی دیکە نییە بۆیە بەڕاستی بە ئاگامان لەو ئەفکارە ناشیرنانە بێت کە بەداخەوە خەڵکێک لە تەدەیونەوە دەگاتە ئەو نەتیجەیە
يعني پێی وایە ئەو پەڕی سەقافەتە وەڵاهی مامۆستا بەڕاستی بەهەڵە چونکە ئەوەندە گوێمان لەو بابەتە گر ئاخە چۆن دەبێ ئەو هەموو کتابە زەخمانەی سونەت هەبن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 23 ساڵ ژیاوە بە پێغەمبەر پیامبری خوا صلی الله علیه و سلم ئەو هەموو ڕیوایەتەی لێواردی بووە دوای خۆ من نەمانگوتی ئەوەی لە بوخاری دابوو لە سونەنی ئەربعە دانیە لە مسلیم دانیە خۆ نەمانگو ئەوەی لە صحاحی ستە هەبوو لە مسند ئیمامی ئەحمەد نییە لە مستەدڕەکی ئیمامی حاکم نییە لە کتابەکان دیکەی ئیمامی دارەمی و ئەوانە دانیە کە مامۆستای ئیمامی مسلیم بووە خەشتیوە نییە خۆ کەس ئەوی دیعای نەکردیە ئەتو دێ دەڵێ ئەو هەمووە خۆمەش دەڵێن کاکە ئەو هەمووە بەڵام ئەوە هەموو ئەگەر بچیە خزمەت ئەو عیلمەی کە پێ مستەڵەح الحەدیث ئەو جا تێدەگەی ئەو هەمووە لۆ ئەوەندەیە هێشتا دەڵێ کەمیشە عولەما زۆر بە ئینساف بووینە ئەو هەموو مەرجیان داناینی هەتا هینایەتیان ناوێ زۆریان هەر تەرد کردی ڕەفزیان کردیەکەوە کەسەکە ڕاویەکە شایەن نەبوو جا بۆیە ئەڵێ دەربارەی تەفسیری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە بە سەحابەی گوتیە ئایا یعنی ئەوانەی کە جێڕایەتیانەوە لەو میقدارەی اختلافیان پەیدا بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کۆمەڵێک ئاەتی تەفسیر کردیە کە سەحابە لێیان پرسیە دەتوانین بڵێن ئەو اختلافە لەو بابەتەدا لەفظیە لەبەرەوەی قورئانی پیرۆز دابەزیوە بە زمانی عەرەب وكان لسان المخاطبين به من الصحابة عربيا أوانش عرب وينو كبزماني أوان دابزيا بويا بيوسي نكردي اللي هموشتيك برسيار بكن بويا بيامبري خوا صلى الله عليه وسلم أو هم ويرون نكردي توا درباري تفسير قرآن جاء بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێی وارد بووە کەوا مانای زۆرێک لە ئاەتەکانی کەشی کردیتەوە جا چ بە قەول بێ چ بە عەمەل بێ بەڵام هەموو نا باشە ئەوەی کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ڕوونی نەکردەوە بۆ نمونە ئەوەی کە خوای پەروەردگار بەخۆی زانستی پێ هەبووە ئەوەشی نەکردیتەوە ئەوەی کەوا عەرەب زانیتی لە لۆغەی خۆی ئەویشی تەفسیر نەکردیە بەڵکو بە زمانی ئەوان بووە دابەزیوە و ئەوەی کە خوای پەروەردگار لە زانست خۆی بۆ نمونە و ئاەتی متەشابه و ئەوانە ئەوە غەیب بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە زانستی پێی نەبووە بەڵکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەی کەوا ئەصحاب لەسەریان بڵێن جۆرێک لە تێنەگەیشتنێک هەبووە ئیشکالێکیان هەبووە ئەوەی ڕوون کردیتەوە و پێی گوتینە بەڵام تەدوینی تەفسیر نەکراوە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بڵێن تەفسیر کۆکرابیتەوە لە مابەینی دوو جڵد نەخێر ئەوە نەبووە لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهی لێ کردیە ئەفەرمێتن لە حەدیثێکی ئیمامی مسلم جێڕایەوە فەرمێ لا تكتبوا عني شيئا سوى القرآن ومن كتب غير القرآن فليمحه فرموویتی دەربارەی ئەو شانێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویتی هیچ شتێک منێسن جگە لە قورئان هەر شتێکتان نووسیە ڕەشی کەنەوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهی کردیە جا ئیمامی سیوطی طبعا باسی ئەوەیە کاتن ئەوەی کە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وارد بووە تقریبا گەیشتە چەند ڕیوایەتی ئەفەرمێت نزیکەی 250 ڕیوایەت وارد بووە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یاخود زۆرتر لە 250 ڕیوایە قورئانی پیرۆزیش چەندە 6236 ئاەتە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبەو شێوازە یعنی هەمووی ڕوون نەکردیتەوە ئەوەی کە تێگەیشتینە ئەوەی کەوا لەلایەن خوای پەروەردگارەوە بەس زانستەکە لێلایی بووە و ئەوەی کە بڵێن عەرەب ئیشکالی ینی سەحابە ئیشکالی یان لێ پەیدا بووە بۆن لێرە چەند نمونەیەکی نایتەوە ئەگەر بە کورتیان یەکیان باسکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەربارەی ئەو ئاەتەی سوورەی فاتحە کە ئەفەرمێ غير المغضوب عليهم ولا الضالين فرمي إن المغضوب عليهم هم اليهود وإن الضالين النصارى أفرمي مغضوب عليهم أو يهود ضالينش نصارانا ياخذ درباري أو آتي كبرسياري ليكرا ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا فرمي من استطاع إليه سبيلا ما نايتيا فرمي السبيل الزاد والراحلة
يعني کەسێک کە توانای هەبێتن بڕواتن لە بۆ حەج ئەو دوو مەرجانەی تێدا بێنەجێت. طبعاً باسی شتی دیکەشیان کردیە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو کاتی بڵێن ئاسان بووە، سنووری ئیسلامی دەوڵەتی ئیسلامی هەندە کەم یعنی هەندە گەورە نەبووە، بەو دوو شانەی لێکدایتەوە. یاخۆت ئەو لێکدانەوەیە کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر ئومەت ڕانەوەستاوە، بەڵام بەداخەوە کە ئومەت بەگوێیان نەکردیە، بە تایبەت ئەوە 100 ساڵە. لە خاڵی چوارەمە فەرمێ عقبەی کوڕی عامر ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر مینبەر بوو فەرمووی وأعدوا لهم ما استطعتم من قوة، فەرمی ألا وإن القوة الرمي. طبعا الروايات الكداتية پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 3 جار فەرمووی ڕەمی چییە؟ بەڵێ ئەو کاتی تیر و شیر و ڕەم و ئەو بابەتانە بووینە، بەڵام ئەوڕۆ بەڕاستی نەوەویە. ئەو حربەی ئێستا کە لەو واقعەمەوە 2 هەفتەیەتی داینە سەلمێنەری ئەوەیە. ئەگەر چەند وڵاتێکی ئیسلامی هەبانە هەڕەشەیان پێکردبایە ئەوانە نایەتوانی، بەڵام 2 وڵات هەیتیان، بۆیە هەڕەشەکان هیچ جێ خۆ ناگرن. بۆیە ڕەمی بەڕاستی چەکی گەورەیە، ناکرێ بڵێن وەڵا ڕەمی شیرێکە و لە دەستدا بێ و تیرێکە لە دەستدا بێ و هەر ئەوەندە. بەڵێ ئەویشیان وەڵا جا ویستم هەر بە کورتی بیتن دەنا سێمیش بەڵێ لە دەربارەی ئیمانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەو ظڵمە کە لێرانە ئەفەرمێتن کە لوقمان بە کوڕەکەی خۆی ئەفەرمێتن ئینە شرکە لە ظڵم عەظیم، بەستی پێ شرکە کە شرک تاوانێکی گەورەیە ئینسان لە خۆی ئەکاتن کە خۆی تووشەکاتن. خوا پەنامانداتن ئینشاء الله. جا دەکرێ ئەوانەی کەوا بە دوو ئەو بابەتەدا دەچن فعلا لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە تەفسیر لە بۆ هەموو بابەتێک نەبووە لەبەر فەساحەی زبانی عەرەبی کە سەحابە قسەیان پێکردێ و ئیمکانیەتیان هەبووە و پێویستیان نەبووە سوئال لە پێغەمبەری خوا بکەن صلی الله علیه وسلم، و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو قورئانی بەسەری نازل ئەبوو تەطبیقیە کرد لە ڕۆژانە، بۆیە ئەسحاب دەیاندید ئەو فەرمان و ئەمر و نەهیانەی کە دەهاتن بە چاوی خۆیان دەدید و بەشدار بوون، واتە پێویستیان بەوەی نەبوو کە بپرسن. و لێرانە خاڵێک باسەکاتن ئەفەرمێ ولعل هناك عاملا آخر أسهم في تقليل مسائل الصحابة عن معاني آي القرآن هو قوة إيمانهم. يعني لێرانە و خاڵە زیادەکە ئەڵێ ئەکرێ بڵێن کە سەحابە خوان لێ ڕازی بێتن لە هەندێک بابەت نیان پرسیە بەهێزی ئیمانیان بووە، عەقیدەیەکی صاف و بێگەردیان هەبووە و یەقینێکی تەواویان بەخوای پەروەردگار و پێغەمبەر هەبووە صلی الله علیه وسلم، بۆیە پێیان ناخۆش بووە لە هەموو شتێک لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسن، بە تایبەت ئەو بابەتانەی کەوا متشابهاتە کە زانستەکەی لە لای خوای پەروەردگارە. جا ڕیوایەتێک دێنیتەوە، تەمەن ئەو ڕیوایەتە صەحیحە لە کتوبی حەدیث داهاتیە، لە موەطە ئیمام مالیک داهاتیە، لە ڕیوایەتی دیکە داهاتیە. ئەفەرمێت سەبیغی تەمیمی جارێکیان لە معنای متشابهی قورئان ئەپرسیتن، ئیمامی عومەر کەڵە خوڕمایەک دەستەداتێ لاسکە خوڕمایەک تێری لێ ئەداتن، یعنی حتا لە ڕیوایەت داهاتی ئەڵێ چەند جارێک لێدات و تەداوی ئەکرێت و دەهێنیتەوە لێداتن. جا ئەڵێ هەر کاتێک ئیبن عەباس کە زۆریان لێ ئەکردکەوە لە دەربارەی ئەو بابەتە کە پرسیاریان لێ ئەکرد، ئەیگۆ باشە چۆ کارێک وای لە تو کردیەکەوە بە دەردی سەبیغی بچی ئەوات لێ بدرێتن، بۆ لەو بابەتە ئەپرسی. ئیمامی مالیک ئەو ڕیوایەتە هینایە و ئیمامی مالیک عینی دەربارەی ئەو بابەتە ئەفەرمێت چێ بۆن من لە بابەتی ئیستیوا، فەرمێ الاستواء معلوم والكيفية مجهول والسؤال عنه بدعة والإيمان به واجب. صحابة بوي يعني علماء كدين فرق سلف وخلف ياخذ علماء متأخرين أكان فرمي وان تفويض يانا كرت همو زانستكيان دجراو لا خواي پروردگار ما استأثر الله به أو خواي پروردگار زانستی به هي بوي براسيان ديك شت بيويس ناكا يعني أتو بل منبأ أو آيات متشابهات با یەک لەسەر 6 قورئان بێدامانە، یعنی ئەتوو ئەو 5 بەشەی دیکەت هەموو جێبەجێ کردی، هەموو تێگەیشتی ئەو بەشە ماوە، ئێوە کەلامی خوایە. یخۆمە زۆر جار وەلیلاه المەثل الأعلى زۆر جار وێ نووسەر کتابێک دەنووسی، یعنی ئێستا دەربارەی شعر دەڵێن چێ معنى الشعر في قلب الشاعر، شعری ئینسانێکە وەکو من و تو ئەگەر ئی ئەو لە دڵی شاعردا بێ ئەدی لۆ ئەو نەعوذ بالله ئەوەندە يعني لبو خواي پروردگار نایڵی و کەو ئاەتانەی باسی ذاتی خۆی کاتن هەرخوا بە خۆی دەزانێ و لێی گەڕی.
یعنی ئەو هەڵەیە کە بەڕاستی هەندێک جار جا ئەبینی هەندێک نازانانی ڕووتەڵە پێ ئەگەن لە بەردەستی مامۆستایەکی دوور لە ڕووتان نەزان دێن عەقیدە ئەسما و صیفات باش دەبی تێبگا کاکە لۆ دەبی تێبگا بابە ئەو بەسە زمانە هیچی تەواو نییە بەس ئەوەندە ماوە ئەسما و صیفاتی وەکو خۆی پێ بڵێ لۆی بکەوە کوردی وشی بکەوە ئەوەش هەڵەیە کە بەڕاستی هەڵەیە کە ئەوانەی کە ئەبنە مامۆستا ینی حاشای جەنابتان ینی بەڕاستی هەمووشت ئیوەی نییە تو بە ئێو تەڵەبە لەوانەیە لە واقعێکدابی هەر پێی هەزم نەکرێ بچیتەوە ماڵێ دەوروبەرێکی وای نەبیتن تێگەیشتو نەبن ئاخە ئەو ئاەتە ئەزیەت هێداتن بۆیە هەندێک جار بەڕاستی زێدەڕۆی ئەکرێتن ئەوە لە سەردەمی ئەسحاب خۆیان لێ ڕازی بێت دوایە بەشی دووەمیان لە سەردەمی سەحابە خۆیان لێ ڕازی بێتن مفسرین لە سەردەمی سەحابە تەمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سنەتێکی هەبوو کاتێک کەوا هەر کەسێک داهاتە ناو ئیسلام ئەیفەرموو بڕۆن بە سەحابەیەکەوە ئەیفەرموو براکەتان لە دین تێبگەین و وافێرە قورئانی بکەن بۆی ئەوە لە دەرسەکانی ڕابردوو باسمان کرد سەحابە خۆیان لێ ڕازی بێ ئەو سنەتە جوانیان لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەرگرتووە تەطبیقیشیان کرد بۆیە خولەفای ڕاشیدین زۆر حەریص بوون لەسەر ئەو بابەتە کە خەڵک فێرە قورئان و سنەتی پێغەمبەری خوا بکەن صلی الله علیه وسلم ئیمامی تەبەری ئەو ڕیوایەتە جێڕتەوە کە باسمان کرد هەر کاتێک ئەمیر و بەرپرسی شارەکان و ویلایەتەکانی ناردبانە لە بۆ سەر شارەکان وەکو محافیز و وەکو والی کامە کەسی باش بوون یعنی حتا خوای گەورە بە شایەتێک دیتن کە کامە کەسی باش بوون ئەی ناردن لۆ ئەوەی خەڵکی چۆن فێرە قورئانەکەن فێرە سنەتی پێغەمبەریشی بکەن و صلی الله علیه وسلم و لە قورئانی حاڵی بکەن جا لە ناو سەحابە خوان لێ ڕازی بێت دە سەحابە مەشهورن کە یعنی زۆر زانا بووینە کە لیانە جێڕێتەوە ئیمامی سووتی ئەفەرمێتن خولەفای ئەربعە إمامي أبو بكر وعمر وعثمان وعلي خوان رازي به وابن مسعود ابن عباس أبي كري كعب زيد كري ثابت أبو موسى أشعري عبد الله كري زبير ولناو خلفاء إمام علي زورتين رواتي لأكليتن بالنسبة سيكاني تر أوش لكريتن لبرسيب ولا بروي وأنا بتعبت إمامي أبو بكر هرزوه فاتي كرت وأواني تريش لبيش إمامي علي وفاتيان كردو أو تدوين أو كوكرنا أو هم مدرسانت کە دانە مەزرابوون بۆیە ئیمامی عەلی زۆرتر ڕیوایەتی لێ ئەکرێتن جا حتا لە ناو سەحابەدا هەبووە یعنی زۆر ئیقدامی ئەوەی نەکردیە یعنی پێخۆش نەبووە تەفسیری قورئان بکات تەنانەت ئەوەش هەبووە چۆن باسمان کرد لە کۆکردنەوەی قورئان ئیمامی بەکر هەتا ئیمامی عومەر دەیهێنێتە سەر ئەو ڕەئی کە قورئان کۆکاتەوە یعنی چەند جار کە دەچێتە خزمەتی يعني أو بابتا صحابة زور خوان باراسيا بيامري خواص وانصم كشتيك ني كربيتن أوان بيه البسن طبعا خو باريزي دنا بومانينا صحابة دنيا دي تو أونا بوبن بلام جاء فرميت بلام يواش هبوا كبون من ابن مسعود فرمي من أراد علم الأولين والآخرين فليثور القرآن هركسيك ديوي علمي سرتاو كوتاي ودز بينيتن با لێکۆڵینەوە لە قورئان بکاتن کە کاتێک کە تو لێکۆڵینەوەکەی واتە تەفسیرەکەی کاتە ڕوونکردنەوە ئەدەی بە قورئانی پیرۆز و هەر کەسێکیش کە بڕوانێتن لە بۆ تەفسیرە گەورەکان دەبینیتن ینی مؤلفەکان ئەوانەی کە تەفسیری مەوسوعین زۆر نەقلیان کردێت لە سەحابە بەتایبەت ئیمامی تەبەری ئیمامی سیوطی ئیمامی ابن کەثیر کەوانە هەموو تەفسیری بە مەئثور مەشهورن ئەو تەفسیرانە زۆرترین ڕیوای سەحابەیان تێدایە و حتا ئەوان ڕیوایەتیان کردیە نەگەڕاینەوە سەر ڕیوایەتی تابعی و تابعی و ئەو بەو شێوازە یعنی ئەقدەمیەتیان دایتەوان بەتایبەت ئیمامی عەلی عەبدوڵای کوڕی مەسعود عەبدوڵای کوڕی عەباس ئەوانە یعنی بەتایبەت لەناو ئەوانەشدا ئیبن عەباس بە زۆری کە تەفسیری لێ ئەجێڕدێتەوە جا ئیبن عەباس خوای لێ ڕازی بێ کە لەو سەحابە بەڕێزانەی زۆر گەنج بووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفاتی کردیە بەڵام لەگەڵ ئەوەشدا تێگەیشتنێکی باشی هەبووە ئەوەش دەگەڕێتەوە بۆچێ بۆ ئەو دوعایی ینی بەرەکەتی دوعای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دوعای کرد فەرمووی اللهم فقهه في الدين وعلمه التأويل طبعا بدون روايات هاتية اللهم علمه الحكمة وتأويل الكتاب بو رواياتش هاتية أو دقرته بو أو دعايا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دوعای لە بۆ کردیە 3 ساڵ بەر لە هیجرەت لەدایک بووە و کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفاتە کاتن ئەو
تەمەنی 13 ساڵ بووە، کۆی تەمەنیشی 68 ساڵ بووە لە تائیف وەفاتی کردیە. ئیبن عەباس بەو شێوازە کە لەو تەمەنە کورتەدا لە خزمەت پێغەمبەری خوا بۆ صلی الله علیه و سلم زانستێکی زۆر وەرەگریتن هەر لە تەمەنی خۆیدا و دوایش لە بەرەکەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوای گەورە زانستێکی زۆری پێداتن. بۆیە ئیبن عەباس بەڕاستی یعنی زەکا و تێگەیشتنی یعنی لە فەوقی سەحابەی تر بووە و تەنانەت یعنی ئیمامی عومەر خوای لێ رازی بێتن زۆر ڕێزی ئەگرت، دەیهینا لە مەجلیسی سەحابە گەورەکان ئەوانەی ئەهلی بەدر بوون دایەنە، یعنی حتا والله أعلم یعنی لە تاریخدا هاتووە سەحابە وەک بڵێن جۆرێک لە غیریان لا دروستە بوو لۆ منداڵی مەنانی لۆ ئەو یعنی بەو شێوازی بۆ کە ئیمامی عومەر زۆر یعنی ڕێزی لێگرتیە لەگەڵ ئەوەی کە ئامۆزای پێغەمبەرە صلی الله علیه و سلم بەڵام زۆریش زیرەک و زانا بوو و تەنانەت ئیبن مەسعودیش لەگەڵەوەی کە سەحابەیە لەبەرەوەی کە زۆر زیرەکە لە سەرەتای ئیسلامەتی کە موسڵمانە بێتن بەڵام مەتحیە کاتنە فەرمێ باشترین تەرجمانی قورئانە عەبدوڵای کوڕی عەباس خوای لێ رازی بێتن. و لە دوای ئیبن مەسعود 36 ساڵان دەژیت. ئیبن مەسعود زوو وەفاتە کاتن چونکە بە تەمەن بووە بەنسبەت ئیبن عەباسی 36 ساڵان پاشی ئەوی ئەژیتن و زۆر یعنی ناوبانجی ئیبن عەباس دەنگەداتەوە یعنی لەوەی کەوا زۆر زیرەک و زانا بووە بە قورئان شارەزا بووە. جا ئیبن عەباس دەستوری وا بووە کە زانستێکی زۆری هەبووە زۆر ئاشنا بووە بە زانستەکانی ئەو سەردەم دەڵێ دائەنیشت باسی فقهیە کرد، باسی تفسیر و ڕاوەی قورئانیە کرد، باسی غەزەواتی پێغەمبەریە کرد صلی الله علیه وسلم، باسی شعر و ئەشعاری عەرەبی ئەکرد، باسی ڕۆژگارەکانی عەرەبیە کرد چونکە عەرەب یعنی شتی تایبەتی خۆیان هەبووە. بەو شێوازە یعنی ئیبن عەباس هەمیشە مەجلیسەکانی پڕ زانست و مەوسوعی بووینە، یعنی هەر وە نەبێ لە قورئان شارەزا بوو بێتن بەڵکو کۆمەڵێک زانستی دیکەشی کە لەگەڵدا لە مەجلیسەکانیدا باس کردیە. جا ئیمامی سووتی ئەفەرمێت ڕیوایەتەکان لە ئیبن عەباسەوە گەلێک زۆر هاتینە، یعنی هۆکارەکەشی چ بووە ئەڵێ موجاهید کە یەکێک لە تەڵەبە گەورەکانی یاخود تەڵەبەکانی ئیبن عەباس کە لە مەککەی تەڵەبەی وی بووە ئەفەرمێ 3 جارم قورئان لە خزمەت ئیبن عەباسدا گۆتەوە و لە لای هەر ئاەتێک کەوا تەمەن ئیشکالی هەبووە لێ ڕاوەستاوە پرسیاری لێ کردیە دەربارەی چدا بەزیوە لەبەر چدا بەزیوە، یعنی ئەو 3 جارە و ئەو هەموو تەڵەبانەی بۆیە ئەو ڕیوایەتانەی کە زۆر وارد بوون لە ئیبن عەباس دەگەڕێتەوە ئەو هەموو لێپرسینانە و ئەو هەموو مەجلیسگرتن و ئەو هەموو خزمەتکردنی قورئان لەلایەن ئیبن عەباسەوە. جا بڵێن وەک بڵێن کۆکراوەی تەفسیرێک کەوا لە بۆ جوهود و مانیبوونی ئیبن عەباس لەبارەی تەفسیرەوە ئەڵێ شتێکمان پێ نەگەیشتووە کە کامل بێتن وەکو کتابێک لەو سەردەمەیدا لەبەرەوەی زیاتر ئیبن عەباس دیارە ئیملای نەکردیە چونکە زۆرێک لە زانایان لە دوای سەحابە کاتێک کە قسەیانە کرد کۆمەڵێک لە تەڵەبە دەیاننووسیەوە بەڵام ئیبن عەباس دەستوری وا بۆ بە شەفەوی یعنی قسەکانی کردێ و بڵێن تەڵەبەکانی لیان وەرگرتیە تەدوین نەکراوە. ئەوەش هۆکارێک بووە کە ئیبن عەباس یعنی ئەو جوهدە زۆرەی کە سەرفی کردیە هەمووی تەدوین نەکراوە نەگەیشتەمە بەڵام دواتر تەڵەبەکانی تەدوینیان کردیە ئەوەندەی کەوا پێیان یعنی پێ ڕاگەیشتینە و وەبیریان ماوە یاخود بەو شێوازە. جا ئەوەش وارد بووە بە تایبەت لە تەفسیری تەبەری و ئیبن کەثیر و سیوطی لە دوڕ المەنثوردا هاتیە و زۆرتر دیارە لێرانە باسی کۆمەڵێک کەسەکاتن کە دەربارەی ئیبن عەباس شتیان یعنی ئەو کاتی نووسیە و گەیشتیتە زانایانی دوای خۆیان بۆ نمونە سەحیفەی عەلی کوڕی ئەبی تەڵحە لە ئیبن عەباسەوە سەحیفە ینی کتابێک ینی کۆمەڵە وەرەقەیەک کە نووسراونەوە ئەو کاتی ئیمامی سووتی باسەکاتن کە لە ئیبن عەباسەوە جێڕایتەوە ینی جێڕانەوە لە دەربارەی ئیبن عەباسەوە زۆر بووینە ینی لەبەر زۆرین ئیحسا ناکرێتن ڕیوایەت و ڕێگای زۆریش هەبووین ینی کە لێ وارد بووە تەمان بەڵام ئەو هەموو ڕێگایانە دەبێ بزانین ئایا کامیان صحیحە کامیان جێ ئیعتیبار بووە لە لای سەحابە لە لای بڵێن عولەمای
تابعی تابعین با بڵێن ئەبەو شێوازە. یەکێک لەو ڕیوایەتە معتەبەرانە ڕیوایەت و سەحیفەی عەلی کوڕی ئەبی تەڵحەیە کە ئیمامی ئەحمەد ئەفەرمێت دەربارەی ئەفەرمێت لە میسردا سەحیفەیەک هەیە لە تەفسیر کە چێجێڕایەتەوە عەلی کوڕی ئەبی تەڵحە ئەگەر کەسێک لۆی بڕواتن بچێتن ئەو سەحیفەیە جا وەربگرێ بخوێنێت بینیتەوە بە شێوازێک لە شۆرەکان ئەڵە شتێکی زۆری نەکردیە، یعنی زۆر ماندی نەبووە، زانستەکە ئەوەندەی دەینی لە کاتێکدا ئەوە چییە؟ ڕیوایەتی ئەبی تەڵحەیە لە ئیبن عەباس، یعنی ئیبن ئەبی تەڵحە، عەلی کوڕی ئەبی تەڵحە. هەرچەندە یعنی قسە شەیەکە ئەڵێن یعنی گوێی لێ نەبووە لە ئیبن عەباس، بەڵکو لە ئیمامی مجاهیدی وەرگر بێتن، مجاهید کە تەڵەبەی گەورەی ئیبن عەباسە لە مەککە، بەڵام ئیبن حەجەر ڕەتی ئەو قسانە ئەداتەوە کە یەکێکە لە عالمە گەورە عەبقەریەکانی متەئەخیرین لە حەدیث کە حافظێکی جێگەی معتەبەرە، زۆر زۆر عولەما دەگەڕێنەوە سەری قسەکانی ئەفەرمێت لە پاش ئەوەی کە ئەو واسیتەیەمان زانی کە عەلی کوڕی ئەبی تەڵحە لە ئیمامی مجاهیدی وەرگرتیە، ئەویش جێگەی فیقە و متمانەیە، بۆیە هیچ زیانێک نییە با هەرچەندە سەحیفەکەی عەلی کوڕی ئەبی تەڵحە لە خودی ئیبن عەباس وەرنەگریوێ، بەڵام ئەو نێوەندە کە ئیمامی مجاهیدە جێگەی متمانەیە، بۆیە پشت دەبەستێتن بە سەحیفەکەی عەلی کوڕی ئەبی تەڵحە. جا لەو زانایانەی ڕابردوو بڵێن ئەو سەردەما محەممەد فوئاد عەبدولباقی کە هەستاوە ئەو ڕیوایەتانەی کۆ کردینەوە لە صحیح بوخاریدا هاتینە و هەمووی لە کتابێکدا کۆکردنەوە، ئیمامی سیوتیش هەموو ئەو ڕیوایەتانەی کەوا عەلی کوڕی ئەبی تەڵحە هێناینەوە نزیکەی ژماردینی نزیکەی 600 ڕیوایەتە، جا چ بە وشە بێ چ بە عیبارەت کۆی کردینەوە. ئەبەو شێوازە ئەوە یەکێکە لەو زانا گەورانەی کەوا تەفسیر و ڕاوە و لێکدانەوەی ئیبن عەباسی لە بۆ ئێمە گواسیتەوە. یەکی دیکە جواب و لێکدانەوەکانی ئیبن عەباسە لەو مەسئلانەی کە نافعی کوڕی ئەزرەق لە ئیبن عەباسی پرسیە. جا لێرە ڕووداوێک باسەکاتن، جارێکیان کە ئەبوبەکری ئەنباری ئەجێڕیتەوە ئەفەرمێت نافعی کوڕی ئەزرەق دەچێتە مزگەوتی حەرەمی مەکی، چونکە ئیبن عەباس لەوێن دەربووە، گوتمان لە تائیفیش وەفاتی کردیە. ئیبن عەباس دانیشتە و پێی هەڵداینە ناو ئاوێ حەوزێک لە حەوزەکانی ئەوێندەر، دیارە حەوزی لێبووینە، جاران نیزامی بۆڕی و بەلوعە و ئەو شانە نەبووە، حەوز بووە. دەڵێ خەڵک ڕاوەستاوە بە پێوە پرسیار لە ئیبن عەباسەکەن، هەر پرسیارێکی لێ ئەکەن جواب بداتەوە، وەک بڵێن نافعی کوڕی ئەزرەق سەرسامە بی بەوەی، دەڵێ هیچ پیاوێکم نەدیتی ئەوەندە جەریء بێوەشی تو کات و وەک بڵێن هەر پرسیارێک لێکەن جواب بدەیەوە. ئیبن عەباس شەڵێ ثەکەلەتکە ئومک، ئەوە قسەیەک بووە کە عەرەب بەکاریان دایە، وەکو بڵێن دایکە ڕۆڕۆت لۆ بکاتن دایکت، یعنی هاوار بە ماڵت، وەک بڵێن داکە سنگت لۆ بکتێتن. ئایا کەسێکی دیکە یاخود کەسانێکی کرد پێ بڵێم کە بڵێن جەریئترن لە من، کەسێکە کە بەبێ عیلم قسە ئەکات، یاخود کەسێکە کە عیلمی لەکنە کەتمی ئەکە. یعنی کەئەنەما ئیبن عەباس کە قسەیەکە کە عیلمی لەلایە وەکە قسەیەکە کە عیلمی کەتم ناکە، بۆیە لە من جەریئتر ئەوەیە کە عیلم ئەشارێتەوە، لە من جەریئتر ئەوەیە کە بە جەهل و حاشاکم ینی بە نەزانی قسەیەکە، ئەمن هیچم نەکردیە. ئەوەیە کە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە سەحابە وەرم گرتیە و خوای گەورە کە پێی داوە شتێک نەبووە. جا بۆیە وەک بڵێن نافع تێ ئەگاتن کە قسەکە لە جێ خۆیتی، جا پرسیاری لێ ئەکاتن، ئەڵێ پرسیارێک لێکەم. ئیبن عەباس فەرمێتن هەر چ شتێکت مەبەستە بپرسە. ئەڵێ مەبەست لەو ئاەتەی چییە کە خوای گەورە فەرمێ وابتغوا إليه الوسيلة، فەرمێ وسیلە یعنی حاجە. جا استشهاد ئەکاتن بە قسەیەکی عنتەرەی. ئیمامی سووتی ئەفەرمێتن ئیبن الئەنباری لە کتابی وەقفدا کە هێنایەتی و تەبەری هێنایەتی لە معجەمەکە تێکڕای ئەو ڕیوایەت و ئەو ئەجویب و مەسائیلانەی کە نافعی کوڕی ئەزرەق جێڕاینیەوە 188 ڕیوایەتن ئەویشیان. 600 ینی عەلی کوڕی ئەبی تەڵحە بوو، 188 ئیوینە. ئەوجا لە لۆغاتیش ئیبن عەباس لێی وارد بووە کە زۆر پشتی بە لۆغە بەستووە ئیبن عەباس،
عینی بە هەمان شێوە لە دەربارەی لۆغەش چونکە زۆر شارەزا بۆ بە ئەیامی عەرەب بە ڕۆژگارەکانی عەرەب و بە ئەشعاری عەرەب. لێرەدا تەفسیرێک باسەکاتن کە فعلەن تەفسیرەکە ئێستا لەناو مەکتەبەی ئیسلامیدا هەیە ینی بڵێن تەداولی پێ ئەکرێت و چاپ ئەکرێتن کە بە ناوی تەنویر المقباس من تەفسیری ئیبنی عەباس کە ئەو تەفسیرە نسبەت ئەدرێتن کە فەیرۆز ئابادی لە 1970 وفاتی کردیە. ئەو تەفسیرەی بڵێن تەئلیف کردیە یعنی ناوە با بڵێن نسبەتی داوە لە بۆ ئەوی، بەڵام ئەڵێ گومان هەیە چونکە لە جێڕانەوەکانیدا پیاوێک دەینیتن لێرانە ئەبی ساڵح ینی مستەندەکەی دەچێتەوە محەممەدی کوڕی مەڕوانی سوودی کە لە کەلبی کوڕی ئەویش لە ئەبی ساڵحێ جێڕتەوە. جا ئیمامی سووتی ئەفەرمێ ئەوە لاواسترین ڕیوایەتە کە وارید بە بۆیە شەک و گومان هەیە. بەڵام لە کۆتاییەکەیدا زانایەکی معاصیر محەممەدی کوڕی حوسێنی ذەهەبی کە طبقاتی مفسرینی دانایە التفسير والمفسرون كالكتابة باسي أوانا كاتن أفرمي أجر بيتو أو كتابا طواوي نسبة دانا كشي بو ابن عباس إشكالي تيدابيتن بلام خودي تفسيرك تفسير يشي طواوة هيس لقيمي علمي ولسنقو بهاي تفسيرك كم ناكاتوا باهر سندا لروانجي نسبة دانا وخللي تيدابيتن جا منهجی ابن عباس لێرانە باسەکاتن هەمیشە چەند خاڵێکی بەرچاو گرتی ابن عباس لە لێکدانەوەکانی لە بۆ تەفسیر لە لێکدانەوەی تەفسیر و وڵامدانەوەکانی گەڕاوەتەوە سەر شەرحی ئەلفاظەکان لە ڕووی لۆغەویەوە زۆر پشتی بەستیە بە شێعری عەرەب کە هەر کاتێک کە پرسیارێکی لێکراوە گەڕایتەوە سەر شێعری عەرەب هەتا گوتی ئەگەر هاتوو دەستەوەسان بوون لە لێکدانەوەی عەرەبی ئەو بڕۆنەوە ناو لێکدانەوەکانی ینی بڕۆنەوە لای شعری عەرەبی لەبەرەوەی شعری عەرەبی جێگای متمانە و مەزدەڕێکە کە پشتی پێ ئەبەستێتن یعنی ئەگەر لە عەرەبی لە قورئان حاڵی نەبوون پشت بە شعر بەسن لۆ تێگەیشتن لە قورئان. ئیبن عەباس وای فەرمووە. یەکێکی دیکە لەو ڕیوایەتانێکەوە ینی پشتی بەستیە لە ئەو ئەخبارانەی کە ئەهلی کتاب کە ئیسرائیلیاتی پێگوتراوە طبعا ئەوانەی کە صحیح بووینە ئیبن عەباس بەتایبەت ئەوەی دەربارەی قەسەسی ئەنبیا بووە یان بیدایەتی خەڵق بووە لەوەش ئیبن عەباس پشتی بە بابەتی ئیسرائیلیات بەستووە. جا طبعا شتی زۆر باسەکاتن. خاڵێکی دیکە کە باسەکاتن ئیبن عەباس دەربارەی تەفسیر کە باسی کردیتە چوار بەش گوتی تەفسیرێک هەیە کە عەرەب دەزانێ و لە بەشی خۆی لە قسە و لۆغەی خۆیتی بەشێکیش هەیە کە عوزر بە جەهل نادرێتن ینی لە بۆیان کەویش دەربارەی حەڵاڵ و حەرامە ئەوە شتێکی وازحە دیارە. بەشێکی دیکەش لە تەفسیر کە بەس تەنها زانایان ئەزانن و بەشێکی دیکەش کە بەشی چوارەمە بەس خوای پەروەردگار ئەزانیتن. هەر کەسێک ئیدعای ئەوە بکا کە لێی ئەزانێت تەفسیری ئەو مانا و مەبەستانە ئەزانێت بەڕاستی ئەوە حاشاکم ئەفەرمێ ئەوە درۆزنە فهو کاذب. جا ئەوانە ڕوونکەرەوەی ئەوەنە کە ئیبن عەباس بەو شێوازە لێکدانەوەی لە بۆ قورئان کردیە. لێرە نمونەی دیکە دەینیتن. دوایە خاڵی سێم باسی تەفسیر لە حەسری تابعین کاتن تابعینیش طبعا ئەوانیش وەکو سنەتی سەحابە کە لیان وەرگرتیە بە هەمان شێوە بەردەوام بووینە یعنی کاتێکەوە بەرفراوانیەک ڕوو ئەداتن لە خلالی ئەو فتوحات و ئەوانە کە تابعین لە خزمەت سەحابە پێ ئەگەن طبعا زیاتر لێکدانەوە لە بۆ قورئانەکەن چونکە خەڵکی دیکە دێتە ناو عالەمی ئیسلامی و موسڵمانە بێتن کە با بڵێن پێویستیان پێکاتن زۆرتر لە قورئان حاڵی بن وەک بڵێن شارەزانە بووینە بە سەقافەی عەرەبی یاخو شارەزانە بووینە بە زمانی عەرەبی و لەو عولەمایانەی لە تابعین کە زیاتر مەشهور بووینە لەو مەراکیزانە زۆرتر خزمەتیان کردیە لە مەکە لە مەدینە لە کوفە لە بەسڕە. ئەدی لە شام کە باسمان کرد ئیمامی عومەر ئەو سەحابە بەڕێزانەی لۆ ئەوە کردن دیارە ئەهلی شام ئەو کاتی زیاتر سەرقاڵی جەنگ و جیهاد بووینە بۆیە وەک بڵێن ئەوان نەیانتوانی وەکو ئەهلی بەسڕە و کوفە و کەوانە قەلبی عالەمی ئیسلامی بووە وەکو مەکە و مەدینە خزمەتی تەفسیر بکەن بەڵکو خەریکی
تطبیقی عملی بووینە لە جەنگ و جیهاد بووینە. جا لەوانەشدا تەمان هەر یەکەی کۆمەڵێک لەو مەدرسە گەورانە لەو شارانە کە پێگەیشتینە، بە تایبەت ئەوانەی لە بەردەستی ئیبن عەباس کە لە مەکە لە مەدرسەی مەکە پێگەیشتینە موجاهید بووە، کە یەکێکە لە زانا گەورەکان کە زۆر خزمەتی قورئانی کردیە و زۆر یعنی با بڵێن مەدحی کراوە کە گوتیان کانە ئەعلەمهم بالتەفسیری موجاهید، یعنی ئەبەو شێوازە سوفیانی کوڕی عویەینە زۆر مەدحی کردیە کە دەربارەی ئیمامی موجاهید کە لە ئیبن عەباسی وەرگرتیە. یەکێکی دیکە عەتای کوڕی ئەبی ڕەباح بووە و یەکێکی دیکە تاوز بووە، ئەبوو شەعثا بووە، ئەوانە سەعیدی کوڕی جوبەیر، ئەوانە هەموو لە ئیبن عەباسیان وەرگرتیە. لە مەدینەش بە هەمان شێوە کۆمەڵێکی دیکە بووینە لە تابعین، زەیدی کوڕی ئەسلەم کە هەم کوڕی لە خۆی وەرگرتەوە هەم ئیمامی مالیک لە خۆی وەرگرتیتەوە، کەوانە کۆمەڵێک زانای گەورە بووینە لە مەدرسەی مەدینە. و لە کوفەش ئەوانەی لە بەردەستی ئیبن مەسعود پێگەیشتینە، ئەوانیش کۆمەڵێک زانا بووینە. مەسروق بووە، ئەسوەدی کوڕی یەزید بووە، عوبەیدەی کوڕی عەمری سەلمانی بووە، مڕەی کوڕی شوڕەحبیلی هەمەدانی بووە، ئەوانش بە هەمان شێوە. ولا بەسڕەش کۆمەڵێکی دیکە کە عیلمیان لە ئیبن عەباس وەرگرتیە لە ئەهلی بەسڕە، ئەبی شەعثا کە ناومان هێنا، جابری کوڕی زەید و قەتادە، حەسەنی بەسڕی، ڕەبیعی کوڕی ئەنەسی بەسڕی، کە ئەوانش بە هەمان شێوە عیلمیان لە ئیبن عەباس وەرگرتیە کە لە مەدینە دانیشتینە، عەفەن لە بەسڕە دانیشتینە، ئەوانش مەدرسەی بەسڕیان پێکینایەوە. ئەوانە هەموو کۆمەڵە تابعیەکن کە تەفسیریان لێ ڕیوایەت ئەکرێتن. خاڵی چوارەم کە خاڵی کۆتایە لەو مەراحیلانە لەو طبقاتانە، ئەو مصنفاتانی کەوا جامع بوون لە بۆ تێکڕای ئەو عیلمانەی کە دواتر نەشئەیان کرد و تەدوین کران لە پاشاندا لە دوای سەحابە و تابعین، کە وەکو بڵێن مەوسوعە نووسیانەوە. طبعاً یەکەم کەس ئیمامی مالیک بووە کە نووسیتەوە تەفسیرێک، ینی بەو شێوازێک کە هەمووی کرد بێتن کە لێرانە باسەکاتن، و حتا باسەکار حافظێک کە مسنەدی هەبووە تەفسیریشی هەبووە. ئیمامی سووتی باسی کردیە کە حرەکەیەکی بەهێز جوڵە و نەشئەیەکی زۆر هەبووە لە پاشی سەحابە و تابعین، وەکو سوفیانی کوڕی عویەینە، وەکیع، شوعبە، یەزیدی کوڕی هاڕون، عەبدوڕەزاق، جا کۆمەڵێک ناوان دەینیتن. بەڵام لە هەموویان زیاتر مەوسوعیتر و گەورەتر ئیبن جەریری تەبەری بووە کە زۆرتر کتابەکەیوی ئیستیشهادی پێ ئەکرێت و مەوسوعی بووە. تەنانەت دەڵێن ئیبن جەریری تەبەری ویستیتی 100,000 سەفحەی بنووسیت. تەڵەبەکانی کە لە بەردەستی دابووینە نەیانتوانێت لە 10,000 سەفحەی کۆ کردیتەوە. بۆیە شەیخ المفەسیرین دەگوتێ تەبەری، شەیخ المؤەرریخین دەگوتێ تەبەری، یعنی چ تاریخەکەی و چ تەفسیرەکەی هەردووچیان ڕەسن لەوەی لەوال، یعنی لە ئەقدەمترین تەفسیر و لە ئەقدەمترین تاریخ کە لە بۆ ئێمە مابیتەوە. جا تەبەری بەڕاستی وەکەڵێ هیچ نەماوە نەینیتن، و لەگەڵ ئەوەژا تەرجیحیشی داوە کە دەینە سەرێ لە دەرسی داهاتوو. دواتر بڵێن تەفسیر زۆر ئەنووسێن کە ئەو بڵێن بابەتە تەتەوڕ ئەکاتن لە دوای سەحابە و تابعین، و زۆرێک لە زانایان تەفسیر ئەنووسن و ئاماژە ئەکەن بەو زانستانەی کەوا بەخۆی تێدا بارع بووینە، نی هەر یەکێک ڕووگەیەک ئەگریتن. بۆ نمونە هەیە لە زانستی نەحو و سەرف و بەلاغا زۆر بارع بووە، تەفسیرەکە بەو لایەدا ئەباتەوە. هەبووە لە بابەتی فقهی زۆرتر بابەتی فقهی و ئیجتیهاد و ئاڕائی فقهی تێدا باس کردووە. تەنانەت هەبووە لە بابەتی فیرەقی ضالە بووە، یعنی ئەو فیرەقانەی کە لەو سەردەمیدا باس بووین بڵێن سەریان هەڵداوە، تەفسیری قورئان ئەکەن لە بۆ مەبەستی خۆیان، ئەو ئاڕاءە شادانە دەینەوە لە بۆ قورئان و لە بۆ تەفسیرکردنی قورئان. ئیتر بەو ئەندازەیە دێینە کۆتایی ئەو وانەیەش ئینشاءالله لە دەرسی داهاتوو دەچینە خزمەت کۆمەڵێک مفەسیرین و بابەتانی دیکە کە ئەو نووسەرە باسی کردیە
کە مفەسیرین چۆن خزمەتیان کردیە و لە چ ڕوانگەیەکەوە شیکردنەوە و ڕاوەیان لە بۆ قورآنی پیرۆز کردیە. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.